بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برایانی عزیز و خۆشەویست، خوشکانی بەڕێز، لە باسی تاوانە گەورەکانە ئەمڕۆ باسی چەند تاوانێکی ترەکەین إن شاء الله تعالى. هیوادارم هەولایەکمان سوودی لێوە بگرین. یەکێکی تر لە تاوانە گەورەکان قمارکردنە. خۆشەویستەکانم، قمارکردن تاوانە و گوناحە و بەڵکو گوناحێکی گەورەشە بنص آيات قرآن وحديث في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم. باي پروردگار لقرآن في روزاء فرمي لسورة المائدة آياتي نوط ونوط يك أفرمي: يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. خوای تعالی فرمێ ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە ئاگاتان لێ بێ مادە بێهۆشکەرەکان، عەرەق، هاوێنەکانی عەرەق، هەروەها قومار بە هەموو جۆرەکانی، ئەمانە هەمووی خوای تعالی ئەفەرمێ شتی پیسن و لە کاری شەیطانە. لأخير شاخوي تعالى فرمي الشيطان أيوه إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. شيطان أيوه بعرق ما دبيهوش كركان وبقمار دجمنايتي وبغزقين لنيوانتانا دروسكا ويصدكم عن ذكر الله، وأيوه لذكر إخوة دورتان خاتوا، وعن الصلاة ولن يجدورتان خاتوا. جاء خوي تعالى فرمي فهل أنتم منتهون؟ آية وازی لێ تێرن، يعني خوای تعالی پرسیارمان لێکە ئایا کە ئێستا زانیتان ئەمە شتێکی پیسە، کاری شەیطانە. شەیطان ئەوێ بەهۆی ئەوەوە لە ذکری خوا دوورتان خاتەوە، لە نوێژ دوورتان خاتەوە، بغض و قین و لوبەرەکی و ئەوانە بخاتە نێوانتانەوە. ئایا وازتان هێنا؟ وازی لێ ئەهێنن؟ طبعا قمار بەڕێزان هەموو ئەزانن قمار جۆری زۆرە، بەڵام یەکێ لە جۆرەکانی ئەوەیە کە چەند کەسێک پارە دانن یاری لەسەر ئەو پارەیە ئەکەن، هەر کەسێکیان بیباتەوە پارەکە ئەبا. ئەوە قمارە. ئیتر هەر جۆرە یاریەک بێ، قمەرج نییە بەس یاری ئەوەی کە زەهر فڕادەی، یعنی هەتا یاری تۆپتۆپێنیش، هەتا یاری تۆپتۆپێن ئەگەر چەند فەریقێک پارە کۆ بکەنەوە، هەر فەریقێ 100,000 بدا، لە ئەخیرە ئەوەی ئەیباتەوە پارەکە ئەبا، ئەویشە قمارە، ئەویشە قمارە. هەروەها هەر یاریەکی تر بلیارد بێ، ڕەکت بێ، هەر یاریەکی تر بێ، ئەگەر دوو کەس پارەدانن و لەسەری یاریکەن کامیان بیبەنەوە پارەکە ببەن، ئەوە قمارە. یەکێکی تر لە تاوانە گەورەکان، برا خۆشەویستەکانم، خوشکە بەڕێزەکان، یەکێکی تر لە تاوانە گەورەکان قەذف المحصنات، بوختیان هەڵبەستنە بۆ مسلمانان، بە تایبەت ئەو بوختیانە زۆربەی جار بۆ ئافرەت هەڵەبەسترێ. يعني چونکە ئافرەت ناسکە و دائما سبحان الله ظلم لێکراوە، ستەم لێکراوە، بۆیە زۆربەی جار ئافرەت ئەگرێتەوە. بۆیە خوای تعالی وا ناوی بردووە ئەگینا بۆ پیاویش ئەو بوختیانە هەڵبەستی هەر تاوانی گەورەیە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ سورەتی نور ئاەتی 4 ئەفەرمێ والذین يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة. خوای تعالی فرمي ئەوانەی کە بوختیان بۆ مسلمانان هەڵەبەسن، ئەگەر طبعا بوختیانی زینا، ئەگەر 4 شایەت نەهێنن، هەر 4 شایەتەکە شتەکەیان بە چاوی خۆیان بینی بێ، هەموو شتێکیان بینی بێ، ناخواتەوە بڵێ وەڵا بینیم سەلامی لێکرد، بینیم ڕۆی بۆ ماڵیان بینینە، ئەمانە ناخواتەوە. ئەبێ شایەتەکە کامل مکمل بێت، چونکە ئەم بوختیانە ئەمەنە خەتەرە. خوای تعالی بە شایەتێکیش ڕازی نییە، بە دووش ڕازی نییە، بە سێش ڕازی نییە، ئەبێ 4 شایەت و هەر 4ەکە شتەکەیان بە چاوی خۆیان بینی بێ. ئەگینا ئەگەر سیانیش بن، ئەگەر سیانیش بێت
بڵێن چ شتێکی وامان بینیە شایەتیش بدەن سوێنیشی لەسەر بخۆن ئەگەر چواریان لەگەڵانە بێ هەر هەمویان خوای تعالی ئەفەرمێ فەجلیدوهم 80 جلدة یەکی بیان خەنە ژێر دار 80 داریان لێ بدەن ئەوانەی کە ئەو بوختیانە هەڵەبەسن ولا تقبلوا لهم شهادة أبدا ئەوانە بە هیچ شێوەیەک ئیتر شایەتیان وەرناگیرێ و قسەیان وەرناگیرێ لە مەحکەمە و لە غەیری مەحکەمە وأولئك هم الفاسقون وأو نابوتاني بختيان شيانا هەتایە ئیتر فاسقن ئەوە پەنامان بدە يعني ئەمە مەسەلەکە مەسەلەیەکی خەتەرە چونکە ئەم بابەتێکە ئاسان نییە تۆ یعنی تەنها کەسێک بڵێ عیبدار ناکەی بەڵکو بنەماڵەیەک عیبدارەکەی بۆیە مەسائلی بختیان لە مەسەلە زۆر خەتەرەکانن کە ئەمڕۆ لە کۆمەڵگای خۆمانە زۆر باوە من زۆر جار عەرزم کردن دراوسێ بۆ دراوسەکەی بختیان هەڵەبەسێ یعنی ئەسڵەن مسلمان ئەبێ ئەگەر حتا خوا نەخواست شتێکی بینی بە چاوی خۆی ئەبەستریکە والله ئەبێ بەتانیە باتە بەردەم ئەو شوێنەیە بۆ ئەوەی دیار نەبێت ئەسڵ وایە مسلمان ئاوا بێ نەک مسلمان بڕوا لە هیچ و پێچکۆڕایی بختیان بۆ خەڵک هەڵبەسێ ئەمە تاوانێکی گەورەیە بەڕاستی بۆیە پێویستە ئینسان تەوبەی لێ بکە لە ئاەتی ترا خوای تعالی لە سوورەتی نور لە ئاەتی 23 و 24 ئەفەرمێ ئەو کەسانەی کە بختیان هەڵەبەسن بۆ مسلمانە بێ ئاگاکان لعنوا في الدنيا والآخرة للدنيا والآخرة نفرتان ليكري لعنتان ليكري ولهم عذاب عظيم وسزايكي زور قوريان بوهايا يوم تشهد عليهم ألسنتهم وأيديهم وأرجلهم بما كانوا يعملون للرجل قيامته دسيان زمانيان بيكانيان شايتيان لسردا وأما مسألة زور خطرة وإنساني مسلمان أبيت دورترین کەس بێ لەوەی کەوا خوانەخواست لە دەمی قسەیەک دەرچێت یان ئاماژەیەک بکە ئەبێ دوورترین کەس بێ مسلمان یەکێکی تر لەو شتانەی کە گوناحی گەورەن خۆشەویستەکانم وە بەداخەوە ئەمەش لەناو کۆمەڵگای خۆمانە هەر زۆرە ئەمەش مەسەلەی هەدیە و دیاری وەرگرتن لەلایەن مۆزەفەوە لەلایەن فەرمانبەرانەوە کابرا مۆزەفی حکوومەتە یا مۆزەفی ڕێکخراوێکە فەرمانبەرە ئەڕوا دیاری وەرەگرێت دیاری وەرگرتنی فەرمانبەران تاوانێکی گەورەیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کابرایەکی نارد کردیە فەرمانبەر زەکات کۆ بکاتەوە کابرا هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئەمە ئەو زەکاتەیە کە حەق شەرعیەکەیە کە هاتووە ئەمەیە ئەیوتی ئەمە چییە؟ وتی ئەمە شەدریا پێم بە دیاری بۆ خۆم دایانە پێم بە دیاری بۆ خۆم جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر مینبەر و زۆر تووڕە بوو زۆر فەرمووی ئەوە چییە مسلمانان من فەرمانبەرێک دیاری ئەەکەم بۆ کارێکی پێ ئەسپێرم ئەڕوات هەدیە وەرەگرێ و دیاری وەرەگرێ ئەڵێ ئەمە بەشەکەی ئێوە ئەمیش دیاریە بۆ خۆم پێم دراوە ئەی بۆ لە ماڵی باوکو دایکی خۆیان دانەنش تا دیاری پێ بدەن والله لا يأخذ أحد منكم شيئا بغير حقه إلا لقي الله يحمله يوم القيامة هر كسي شتيك ور بقري طبعا أو ديارية قشت أنا زانن أولا بلا وبيا تدريتو موظفي تو إيشك بدأ سبوي آسان كاري بكي بو أوي جوريك لفرتو فيال بكي چاو پوشی بکەی ئەگینا لە خۆشەویستی توانیە خۆ کەس تۆی خۆش ناوێ لەبەر خاطر تۆ بیدەنێت کەس تۆی خۆش ناوێ لەبەر خاتری ئەوە بیدەنێتۆ وڵات هین وەتەنی ئەڵێ لەبەر چاوی کاڵتۆ نییە نە لەبەر ئەوەیە تۆ ئیشەکەت بە ڕێک و پێکی نەکەی چاو پۆشی بکەی لە هەنیشتی ناشەرعی لە هەنیشتی ناقانونی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ ئەو شتە وەربگرێت لە ڕۆژی قیامەتە هەڵێگرێ داتبان شانە لە ڕۆژی قیامەتە ئەو چشتەی هەڵگردووە بە شانی خۆی هەڵی گردووە ئەیتێرێتە خزمەتی خوای پەروەردگار یعنی بۆی شایەتی بێ لەسەری ئەوەی کە دزی کردێ ئەو بە دزی حەساوە زۆر خەڵک لای خۆمان ئەمڕۆ بەڕاستی دەست ئەبا بۆ ئەو هەدیە و دیاریانە حتا جاری وایە وەزیفەیەکی بچووکتیش لەژێر دەسای خەڵک هەرچێ من خۆم وەزیفەم لەژێر دەسا بووە خەڵک سەبەتە و یەلکەی بۆم هێناوە لە کاتی گرانیەکەیە ئەیوتم برا ئەم یەلکەت بۆ چی هێناوە ئەی ئەمە دیاریە بەخوا لەبەر خاتری تۆن وتم با بەگیان ئەم دیاریەت پێشا بۆ من نەئێنە ئیسە بۆ ئەیهێنی یا قەلێکی هێنا لەگەڵ خۆیان یا مەسەلەن بۆ منە ئیتر خەڵکی داهاتەکان بۆ لەوانەیە ئەو نیەتی پاک بێ لەوەی ئەو نیەتی چاک بێ حەزەکە خزمەتێ تۆ بکە بەس دروست نییە وەری بگری
و ئەمڕۆ ئەوە پشتی خەڵکیش کاندووەکەوە ڕەشوە و بەرتیل سوپاس بۆخوا لە ناو خەڵکە عامەکەی خۆمانە خەڵکە عامەکە من زۆر جاران قسەم کردووە لە ناو خەڵکە عامەکەی خۆمانە ڕەشوە و بەرتیل کەمە یعنی لە ناو عام خەڵکە کەمە ناژم نییە ئێمە لە کوردستان خۆمانە لە گەورەکانە هەیە سەرگەورەکان گشتی خەریک دزی و جەردەی و ئەوانە ئەوەی تر طبعا بەڵام لە خوار هەر لە سەرەوە حتا کلک گشتی خەریک بەرتیل وەرگرتن و دزیکردنە لای خۆمان هێشتا نەگەیشتۆتە خوار زۆر نەگەیشتە ڕۆیتە دائیرەیەک سەیرەکە ئیشەکەت بۆ ئەکاو داوا هیچ لێ ناکە بەس بڕۆ لە خانەقین بۆ شتێکی بەسیتی نفوس بچۆ پارە نەدەی بۆت ناکە ئەوش کارەساتە بەڕاستی کارەساتە و خەڵک لە دینی زەعیفە ئەگەر خەڵک دینی زەعیف نەبێت شتی وا چۆنەکە